سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت بە دوواداچوون بۆ بڕیارێکی حکوومەتی تورکیا دەکەین سەبارەت بە ڕاگرتنی ڤیزەی ئەلیکترۆنی بۆ هاوڵاتیانی عێراقی و هەرێمی کوردستان. بەشێک لە کۆمپانیاکان دەڵێن ئەم بڕیارێکە لە زەرەری کۆمپانیاکانی هەرێمی کوردستاندایە. دەڵێن ئەگەر بێت و حکوومەتی تورکیا جدی بێت لە ڕاگرتنی ڤیزەی ئەلیکترۆنی بەشێکی زۆر لەم کۆمپانیانە بێکار دەبن. بابزانین ڕاو بۆچوونی هاوڵاتیان، ڕاو بۆچوونی کۆمپانیاکان، ڕاو بۆچوونی کونسوڵخانەی تورکیا لە هەولێر چییە؟ ئەم بڕیارەی حکوومەتی تورکیا بۆچی دەگەڕێتەوە؟ زەرەر و قازانج بەچێ دەگەین؟ ئێوە لێرە چ کارێک دەکەن؟ ساقسینە ئیسساق دەکەن؟ باشە بۆ ڤیزەی تورکیا؟ بەڵێ بە ڤیزەی تورکیا بۆ ئیتاڵە جاروێدان لۆڕسمی ڕۆژانە چەند کەس دێ بۆ ڤیزە؟ تەحدید نییە، ڕۆژێ زۆر دێن، ڕۆژێ کەم دێن. ڕۆژێ زۆر بۆ نمونە ئەگەر تەخمینی دابنین ڕۆژانە 100 کەس دێ؟ لە ئێرە نا بەس لۆ نەردێ 100 کەس 150 دێ شوێنی تو ناکەم باسی ڤیزە دەکەم. زۆرێ بەڵێ 100 کەس زیاتر دێ. 100 کەس ینی ڕۆژانە زێدەتر لە 100 تەلەبی بۆ وەرگرتنی ڤیزا هەیە. باشە تۆ پێم بڵێ وەکو کەسێکە ئەو کەسا بەچێ دەکەی کۆپی دەکەیت. ئەو حکوومەتی تورکیا بڕیارێکی داوە لە مانگی 4 ڤیزە ئەلیکترۆنی نەمینێت. پێت وایە ئەو کۆمپانیای دەرەقەتی هەموو خەڵکە بێتن ئێستا ڕۆژێ 100 دواتر زیاتر نابێ خەڵک داوای ڤیزە بکە؟ بەخۆی عادەتەن زستانان ڕۆژانە 100 لە بۆ 150 نەفەر دێت تەقدیمی ڤیزەی ستیکەر دەکات. بەزەگەرە و بڕیارە جێبەجێ بکرێت لەوانەیە ڕۆژانە زستانانیش 200 سەر 200 کەس بێ. ئەوزە کە بووە هاوین خەڵک زیاتر سەفەر دەکات، زیاتر تەڵەبی ڤیزە دەکات، لەوانەیە ڕۆژانە تا 400 کەس لێوکانە بێت تەقدیمی بکات. 400 هاوینەکانی تر ڕۆژی هەبووە ئەو 400 کەس دەتوان بڕێتن. جاوە دەگەڕێتەوە سەرە خۆیان دەبتە واستەکاری و فەوزا لێرە دروست دەبیان دەبی شوێنەکەی تۆزە گەورەترکەن و مۆزەی زیاتر داوای ڤیزە دەکەن. عادەتەن ئێستا بۆ نمونە خوشکەوە هەر خودێتەوە لای خۆمان نەخۆش نەخۆش تێ 20 ساڵات چۆی تورکیا دەکەن. وەڵە پاتی سێمین پاتی ئێستا چارەمینە بەس ئەمە یعنی ئیمکانمان نییە. ئێستا وا دەلێتن 105 دلار بۆ یەک ڤیزە. یەک ڤیزە بڕۆ 10,000 ڤیزە چی بکڕە هەردووکمان 20,000 وەنیە باشی ڕسممان هینایە دێ لە ڕسم نابی. يعني او معقوله او يعني مصروفي زياده زياده يعني هر فيزاك وقري تركيا تسند بارا داتشي يعني تقريبا 150 دولار داتشي 150 دولار او هيش يعني لو اما بيشان بلاش ديان كذا ما داتنا قنصر دادنشتين بلاش دايكرت يعني استوى باراشي زور دكا زور او دوعينا تشتري كادلي تابو هبي رصيد اللبان خبي أمنا نيتمان يعني أنا هم بربسته نيتمان يعني كودبي يستزور ناوراي ما قلت أجا قنصل أجا رازي بيه هو قنصل أو مكتبة ككدي أنا مكتب إيش عن قنصل بلاش ده باشا تو دعوة كاري تشي دليل له دلم يعني كم كان 105 دولار زورا كان 6 دولار يعني اساس البور فيزيك 105 اي فيزا رسم برو 10,000 ورقرا 10,000 أو ورقرا أدي تاكسي وهاتو توما يعني ده 150 دولار شكل لويا أوانا كفيزا أوانا بناء قشياري تقديم دكان يعني خلالك لوانية أوانا بخويا لوي هاتشيان زور أوريا صالك بتاعنا بينو برون بيك فيزا مزبورن تقديمي فيزا ده كان وقت تزاري يعني دبي تابو إلى كذا خلالك ليلتسي أوانا دبي مثلا لقشكب كان لوانا كان خوش اعتراف با سبكن أو لون من النخوشة لا مستشفى اللي كان بجيري شيء ده كان نخوشة اعتراف بجيري إيراناك إلا مستشفى كان بجيري لا نشتنا خوالي يعني إسا تو بجيري نخوشة كببيت أم كومبانيا قبوليناك أمان إستا طلبية معنا هي طلبية أو طلبية هي لخستخاني لأنقرة قبوليناك هذا بشش ما نزارك عم بتجي ما هشش ما أو أنا قبولناك دلين دبي أو زور استمحاوي وسيمين زارع من بيب يعني يقول أزيت تشيشة زور أزيت ده تشيشة دعاء له أو هذا كان في سبيل حتى على حالك وقو أم خاتون زور بخلق بو نخوشي دي لو استلو تياري رأسا في زكاي به هيك تشتكي ورناغر لبروي عالمك بتياري بتسي لما يمكن من يعني مسألة كهموي بزنس وباري كومبانيا بخوي هنده كارمان دي دانا لجوري أو إيشي كومبانيا ويا
کە خەرێک ئاسان کاری لۆ خەرچ بکە ئەتو دەچی بێسە تو ئینسان کابراایش بەسیتە کرێکاری کاکە کرێتی باشە کاکە سیارەکەت بەناونیە کاکە یعنی تاپۆی خزمەتی زۆر بڵێ نابی زۆر دێن مولکیان ڤیزەی ڕەفس زۆرە ڕەفس زۆرە کابرا دێتەچی تەسمیلەکە دەری بە تەمای خوا بە تەمای خوا تەسمیلەکە سۆر دەزانی پارەکەی دەڕوە هەر تەسمیلەکە پارەکەشی دەڕوە دەر 6 دلار چیلۆ دێرنەوە دەرن ئەگەر دوو مانجیکە پاش ڕەفزەکەی بێوە تەرتیبەکەن یعنی داواکاریەکان زۆرە گەنا ئەوەی بستە تورکیا سەردانی تورکیا بکە مشکلی 105 دلار نیە برێ 105 دلار چکە تو دو سەفەرەکەی دەچی 505 دلارکەی زیل و فیزیک دێ بەس میمەوەی یعنی داواکاریەکان گەلە زۆر ئەتوەرە تاپۆی سەنەوی سارەی و ئێستا من چۆن سارەکە ساوە دەکەم حەزم لێ بچم پیاسەش توشە بەس منە هەموو سەمسەکاتە ناوەڵە دەچم پیاسەشی دەکەم واز لەو عاری دێن تەقدیمی ڤیزەت کرد ناوەڵە بەس استفسارم هەبوو تەقدیمی ڤیزەی ساڵیەکەی دەکەم ساڵیەکە چی بوو استفسارەکەت چۆن وڵام بەدڵی تو وڵامەکەیان زۆر بەدڵم بوو ئەوە کمیاندایە وەرەقەت کمیاندایە ئەوەکەیە مالوماتەکانە ئەتو پێشتر بە تارە دەچیت ئەم هەموو دەم بە تارسم لە ئەوروپایدا ئێستاوە لەمە دووە ئەلیکترۆنی نامی لە بۆ مانگی چە کێشەخەم نا من هەموو دەم ستیکەرەکەی لێ دەم مشکلم بە ئەلیکترۆنی ناچم پارەکەی زۆر نییە؟ نعادی 105 طبیعیە بۆ تو طبیعیە نازانم ئەوە خۆی دەوڵەتەکەوەی خۆی احتیمالە لەمینێ نازانم عندك دولة هي السطح عندك دي بنزا عندك هي بێپارەیە بەڵێ بەس ئەوەکان زۆر بەس پێدوانی ئێمە پەیوەندیمان لەگەڵ تورکیا زۆر بەهێزە لە ڕووی ئابووری لە تورکیا تەساهول بکە باشتر دەبی ئینشاءالله تەساهول دەبی و باشتر دەبی طبعا ئینشاءالله بەڵام زۆر باش بوون لەگەڵمان لە هەولێر تاکە کۆمپانیایە کە ئەرکی پێدانی ڤیزەی وڵاتی تورکیای لە ئەستۆ گرت بێت ئەم شوێنەیە ئەم کۆمپانیایەیە ئێمە هەوڵماندا لەگەڵ ئەم کۆمپانیایە قسە بکەین سەبارەت بەو بڕیارەی حکوومەتی تورکیا بۆ گۆڕینی ڤیزای ئەلیکترۆنی بۆ ڤیزای لەزگا ئەو کۆمپانیایە بەرپرسانی ئەو کۆمپانیایە ئامادە نەبوون قسەمان بۆ بکەن ئێمە ویستمان بپرسین ئایا هەولێر وەک پایتەخت و دهۆک سلێمانی تەنانەت لە بەشێک لە شارەکانی عێراقیش کە سەردانی هەولێر دەکەن بۆ وەرگرتنی ڤیزا لە کاتی جێبەجێکردنی ئەو بڕیارە ئایا ئەو کۆمپانیایە دەتوانێت ئەو هەموو ڤیزەیە دابین بکات یاخودنا دیاراوان ئامادە نەبوون گوتیان ئەمە ناتوانین قسە بکەین پەیوەندی بە کونسوڵخانەی تورکیا لە هەولێرەوە هەیە دەتوانین لەگەڵ کونسوڵخانە قسە بکەین ئێمە شەوڵ دەدەین لەگەڵ کونسوڵخانەی تورکیا گفتوگۆ بکەین و زانیاری وەربگرین سەبارەت بەم پرسە. بەپێی زانیاریەکانی ئێمە ئەو مەکتەبانی کە لە بەردەمە ئەو کۆمپانیایی تایبەت بە پێدانی ڤیزە کار دەکەن دەڵێ لە کاتی زستاندا ڕۆژانە 100 تا 200 ڤیزە ئەم کۆمپانیا دەتوانێت بدات بە هاوڵاتیان بەڵام لە هاویندا ئەزمە دروستەبی تا 400 ڤیزە ڕۆژانە دەدرێت ئەمە لە کاتێکدا کە ڤیزە ئەلیکترۆنی هەر هاوڵاتیەک کە لە ڕێگەی فڕۆکەوە بڕوە پێویستی بەم کۆمپانیا نییە بەڵام بین بزانین پاش ئەوەی کە ئەم بڕیارە جێبەجێ بکرێت لە مانگی 4 داواکاریەکان چی دەبی و ینی ڕنگدانەوەی لەسەر بازاری ئەوانە چۆن دەبی ئەوە یەکێکە لە خاوەن کۆمپانیەکان بە پێدانی ڤیزە و تکیتی فڕۆکە بابزانین بازاریان چۆنە شلون شغلكم الآن؟ والله الآن الحمد لله تمام الشغل احنا نشتغل أكثر شيء على الطيران خاصة تذاكر فبالتالي احنا المكاتب احنا نصدر الفيزا التركية اللي هي نوع سي 1 نعم عن طريق التورسا من مثال شيء أمني كارتان شون دلي كارمان تاراديك أسايا بلام كاري سركيمان ما بيداني فيزا إلكترونية باش بعد ما يعني طبق القرار مال تركيا نعم ما يبقى بصراحة راح تصير أزمة كبيرة خاصة بموضوع الجروبات السياحية موضوع السفر المستعجل للناس اللي مضطرة المرضى والتجار زين لأنه راح يكون محصورة بالمكاتب التابعة للقنصلية التركية بالتالي راح يصير زخم قوي يعني احنا حاليا الفيزا الإلكترونية اللي هي نوع سي 1 ممكن 1000 باليوم دي يصدر من جميع الشركات العراق ممكن أكثر من هذا الرقم يعني هذا فشي تقريبي هذا ال1000 لو تحول على المكاتب مال القنصلية
يعني ممكن خلال أسبوعين أو 3 أسابيع يلا يجي يصير الشخص حتى يقابل. يصير مشكلة، يصير مشكلة كبيرة طبعا. يعني ممكن الواحد لابين ما يطلع الفيزا تركيا يراد له شهر كامل. ماشي. سەبارەت بە پێدانی ڤیزەی ستیکەر و نەمانی ڤیزە ئەلیکترۆنی خاوەن کۆمپانیەکە دەڵێ کێشێکی گەورە دروست دەبێت، چونکە داواکاریەکی یەکجار زۆر دەبێت، چاوەڕێ دەکرێت ڕۆژانە لە زیاتر لە 1000 کەس داوای ئەم ڤیزە ستیکەرە بکە. دەڵێ لە ئێستادا کە ئەزمەش نییە، هەفتەک تا 2 هەفتە خەڵکێک دەتوانێت ڤیزەکە بەدەستبێن. ئەو کات چاوەڕێ دەکرێت زیاتر لە مانگێک بێ و ئەکیت واستە کاریش دەکەوێتە ناو بابەتەکە و نرخی ڤیزەش بەرز دەبێتەوە. باشە، زۆر جار دەگوترێت شەریکاتی وەهمی هەیە، یعنی دەڵێ ئێمە ڤیزە دەدەین بە هاوڵاتی بە گرنتی بۆ ئەوروپا بۆ نازانم چێ، لە کۆتاییشدا دوای وا دەرناچی. ئەمە قسەیان بەڕاست بەڵگە هەیە، ینی مەکتەبێ ساختەی بکە، ینی کاری ساختە. بەڵێ کامەران بەڕاستی لە ڕۆژانی ئێستاماندا بەڕاستی کۆمەڵێک ناتوانین بڵین کۆمپانیا چووکەوانە بەڕسمی تۆمار نەکراون، بەڵام کۆمەڵێک کەسانێکەنە کەوا گانی کار لە بوارەی دەکەن و دەیانەوێ خەڵک بەلاڕێدا ببن، چونکە ئەمە بە دوواداچوونی زۆرمان لە بە ئەو مۆزوعی کردی کە ئایا بەڕاستی قونسڵخانەکانی بەتایبەتی یەکێتی ئەوڕۆپا کە خواستەشی زۆری لەسەرە، ئایا بەڕاستی ئەو شتە هەیە کەوا بتوانن ڤیزەی گەرنتی لە بۆ خاوڵاتیان دابین بکەن. زۆر پەیوەندیمان لەگەڵیان کردیە کە بە هیچ شێوەیەک ئەو شتە لە ئەسڵ و ئەساسێکی نییە، بەڵام کۆمەڵ زۆر ڕیکلام لە تەلەڤیزیۆن دەکەن. کامەران ئەو شتە دوورە لە ڕاستیەوە، هەموو کەسێک هەموو هاوڵاتیەک مافی هەیە وەکو هەموو هاوڵاتیەکانی دیکە لە ڕێگەی ئەو پێداویستیانە ئەو بەڵگانامانەی کە قونسڵخانەکان داوا دەکەن لە هاوڵاتیان دەتوانن داواکاری پێشکەش بکەن و وەکو هەموو خەڵکێک دەتوانن خەڵکە بۆ بێتە قوربانی تۆ ئاگادار. بەڵێ بە تاکید ئەمە ڕۆژانە کیسمان دێتە لا کە گلەیی دەکەن لەسەر ئەوەی کە ئایا ئەمە پارەشی زۆرمان دایتە کە ئەو کەسانەی کە ئەو ئیشانە دەکەن وە قوربانی زۆریشمان هەبووە کە لە بەو دواییانە بەڕێزێک تەلەفۆنی بۆ ئێمە کرد کە بڕی 1 دەفتەر دۆلاری ئەمریکی داوە بە کەسێک لە هەولێر کە بە ناوی ئەوەی کە ڤیزەی گەرنتی بۆ وەردەگرێت و دواتر خۆی بزر کردووە و هیچ شتێکی بۆ نەکردووە. تۆ ئێستا کۆمەڵێک پێیجت بە من نیشاندا، دەڵێ ئەمانە هەموو ساختە، ژمارەی تەلەفۆنی ساختە، حیسابی بانقی ساختە، دەڵێن ئێمە ڤیزە بە گرنتی دەدەین بە خەڵک. ینی بەجددی ئەمە ئەم جۆرە ساختەیە هەیە؟ بەڕاستی کۆمەڵک ڕێکلام هەیە کە لە پەیجەکان دەکرێت لە بۆ وەرگرتنی ڤیزا بە گرنتی. ئەو پەیجانە باسی ئەوە دەکەن کۆمەڵک شتی ساختە لە بۆ وابڕین خوازیارانی ڤیزە دەکەن کە بەڕاستی ئەوانە هەموو شتی ساختەیە و بابڕین لە ڕووی قانونیەوە شتی زۆر ناقانونیە. ینی پێویستە ئیجاعاتیان لەگەڵ بە تاکید و ڕێکلامەکەش زۆر بە عەلەنیە ڕێکلام دەکەن ئەو پەیجانە و ئێستا چەند پەیجێکت پیشان دەدەم کە ئەو جۆرە شتانە دەکەن، حساب بانقی تەزویر لە بۆ خەڵک دەکەن کەەوە ناقانونیە، تەئیدی ئیش لە بۆ خەڵک دەکەن کە ناقانونیە. چۆن قبول دێتەوە؟ چۆن ڤیزاکە دەدرێتەوە بۆ شەریکانە؟ خۆی ئەوانە تەنسیقیان بابڵین لەگەڵ بانکەکان هەیەەوە یان لەگەڵ ئەو کۆمپانیانە هەیە کەوا تەئیدەکانیان لە بۆ دەکەن. خۆی قونسولیەش چ دەکات لەو حاڵەتە لەسەری ئەوەیە کە چێک کاتەوە لەگەڵ بابڵین بانکەکان و کۆمپانیاکان. ئەگەر کەشف بێت چی بەسەر؟ ئەگەر کەشفبی لەو حالەتە بلاگلیز دەبن ئەو شەریکانە شەریکەکە ئەی هاوڵاتی قوربەسەرەکە و هاوڵاتیەکەش ئەوەیە کەوا ڤیزەکەی لە بۆ نایەتەوە و ڕەفز وەردەگری لەو ڤیزەیە لە زەرمەندی پارەکەشی دەڕوە کە ئەو پارەی پێشتی نواندیتی لەو حالەتە کەسی زەرمەند بانکەکەیە ڕەنگە بلاگلیز بی و ئەو کۆمپانیایە کە تەئیدەکەیان لە بۆ دەکەن. باشە بەس تۆ پێم بڵێ ینی ئێستا هاوڵاتی فەقیت چی بکە؟ پەیجێکی فەرمیە باز دەڵێ بە گرنتی مەکتەبە دادەندرێت دە ڕۆژێک مانگێک ساڵێک دواتر دادەخرێ، هاوڵاتی چی بکە؟ ئێستا ئێمە هاتووینێتە مەکتەبێکی لەم شەوەیە، چ گرنتیە ئەو مەکتەبە ڕاستە مەکتەبێکی ترخرا؟ پێویستە خەڵک هۆشیار بی هیچ شتێک نییە بە ناوی گرنتی لە ڤیزە نییە، هیچ شتێک نییە بە ناوی نەبی نەبی نییە هیچ نەخر پارە لە بۆ چ دەدەی؟ ئەو مەکتەبەی کە ڤیزەکە لە بۆ تەقدیم دەکات بە خۆت دەتوانی تەقدیم بکەی بە شێوەیەکی قانونی. ئێوە ماوەکی زۆرە کار دەکەن لە بواری دابینکردنی تیکێتی فڕۆکە ڤیزە چوزانم، خوێندنەوەتان چییە لەسەر بڕیارێک حکوومەتی تورکیا دەری دەکات دەڵێ لەمە دووە ئەو ڤیزا ئەلیکترۆنیە
نامینەیان کەم دەکرێتەوە بخوا کە کامرام بە دیتنیمە زیاتر ئەو شتە ینی گومانی وەی هەیە کە مەسەن پێشی ئێستا مەسەن کەوەی کە فەشەلینەوەی ئەلانی ئیفلاسی بەڵێ ڤیزە و تکێت هەر پێیکەوە حەسری کردی بوو لای خۆی ئەوجا احتیمالە لە پلانیواندا هەبێ مەسەلەن کە وەزعی لێرە زۆر باش نەبوو مەسەن وەکو هەموو جارێک نەیان دەتانی بە سعری زۆر بەرز استیغلالی خەلکی ئێرەکان بەزەبت یانی تێکێت لە ماوەک احتیمالە گەیشت بووە سەرەوە 1500 دلار 1500 دلار کاتێکە لێرە هەندێک ئێرلاینی دی هاتو مناپەسە و ئەوە پێیا بوو نەیانتانی بەو جێرە بەو سعرن بەو نرخانە بەڵێ هەتا ئەوان لە بازار زیانیان پێ دەکەوێت طبعا ئەکید هەینێ مەسەن ئەوشتا ڤیزە بێتە لایوان ئەکید ئەوان زیاتر استیغلالی وەی دەکەن مەسەن لەسەر مسافر فەرز دەکەن تکت و ڤیزەکە پێکەوە بێ مەسەن هەمان شت نادەنە ئێرلاینی دی ئەوە نسبەت ئەو هەمان وەختیش ینی نازانم ئەوان کوبیریان کردیتەوە لە مۆزوعەکەی مەسەن ئێستامە وەکو شەریکەکەەوە چەند ساڵە گروپی گەشتیاری دەبین بۆ تورکیا و بەخۆ دەزانی خاستەن لە کوردستانەوە زۆر وڵاتی ئێرە گروپات زۆر سەردانی وێندەر دەکە یعنی ئەوە کێشەیەکە لە بۆ مەش بەڕاستی کێشستان هەیە کێشە دروست وەرزی گەشتیاری طبعا وەرزی گەشتیاری مەسەن پاش دووسێ مانگی دیکە دەست پێەکە لە هاوینە ڤیزە مەسەنی لە بچێتە سەر قۆنسڵیە و سیکەر بێەوە ئەمە نازانین بەو حاڵەتە قازانستان نابێ و قازانمان نابێ و ڕسکیشمان لەسەر دەبێ هەمان بزەوت ڕسکیشە مەسەن ئەمە هەموو ساڵێک مەسەنکەوەی دەکەین ڤیزە ئەلیکترۆنیمان زامن دەکرد لە ولایەکە مەقاعدەکانمان مەسەن بلۆک دەکرد حزەکەمان دەکرد دەمانزانی ڤیزە ئۆڕەدی هەیە باشە ئەم بڕیارەی تورکیا بڵێن ئەگەر جێبەجێ بکرا چی بەسەر لێ گروپاتەکە ئیتر دەبێ خەڵە مەبەستم لەوە ڤیزەیە ئەگەر ئەو بڕیارە جێبەجێبێ ئەلیکترۆنی ببێتە ستیکەر ئیتر ئێوە دەوی بە پاس بنێرن یان ناچارن ئیتر بە گرانتر ڤیزە بکڕن تەبان دەبی بە گرانتر ڤیزە بکڕین گروبک هەموو گروبەکانی ئەوەی لە کوردستان دەردەچوو هەموو گران دەبیتەوە هەموو گران دەبیتەوە ئەوەی بە 400 دلاری بی دەبتە 600 دلار باشە نەمانی ڤیزەی ئەلیکترۆنی قازانز بە چێ دەگەینی قازانز بە چێ دەگەینی قازانز بەو بەشانە دەگەینی کە بە خۆیان ئیشی ڤیزەی دەکەن ئێستا هەموو شەریکاتی سیاحات هەموو کۆمپانیەکان بە خۆیان ڤیزەی دەکەن بەڵام ئێستا ئەگەر ڤیزا بکەوێتە دەست یەک کۆمپانیا یان دوو کۆمپانیای ئەوە یعنی چی دەبی هەموو شەریکاتەکان زەرر دەکەن هەموو زەرر دەکەن ئەم بەخۆم ئێستا لێرە ڤیزەی دەکەم ئەم بخۆم لێرە ڤیزەی دەکەم بە چەندە ئێستا ڤیزە ئێستا 35 دلاری بۆ ئێستا کردیان 6 دلار ڤیزە ئەلیکترۆنی ڤیزە ئەلیکترۆنی بە 6 دلار هەندێک دەڵێن لەوانە نییە تورکیا جددیبی لەوانەیە هەر قسەیەک بی نوشراوی بڵاو کردیتەوە نوشراوی جددی بڵاو کردیتەوە یانی جددیە بەڵێ لە تۆڕی کۆمەڵایەتی خۆی بڵاوی کردیتەوە کە پازدەی چاری ئەو ساڵەی ڤیزە نامینێتن دەگەڕێتەوە لای بەشێکی ڕسمی بەس ئەوان بخۆیان ڤیزەی دروست دەکەن ئەوجا ئەمە داوا لە حکوومەتی خۆمان دەکەن لە بۆ یەک کۆمپانیای گەورە ئەو هەموو کۆمپانیای بە ئیش نەکەن ینی دەبێت ڕەچاوی بەژەوەندی ئەوە کاگەر نایفلاس بوون هەیە لە کۆمپانیا بالفعل دەبێتەوە کاری ئیفلاس طبعا بالفعل هەمومان ئیفلاس دەکەینەوە لە حاڵ دەبێت حکوومەت هەمومان ئیشمان 170 لەسەر تورکیایە ئێستا ئەگەر ئەمە ڤیزە نەمینێتن ئەمە یعنی کەواکردی ئەمە زەرەرمان کرد ئێمە هاتوینەتە کۆنسوڵخانەی تورکیا لە هەولێر هەوڵماندا لێدوانی فەرمی ئەو کۆنسوڵخانەیە وەربگرین بزانین بڕیارەکە بە چ شێوەیە کە چۆن دەبێ و چۆن نابێ بەڵام ئەوان باسییان لەوە کرد کە دەبێت پێشتر ئاگادار بکرێنەوە لە ڕێگای ئیمێڵەوە ئاگادار بکرێنەوە اینجا ئەوان دەتوانن قسە بۆ کەناڵێکی تەلەڤیزیۆنی بکەن بە پێی زانیاریەکانی ئێمە تەنانەت کۆنسوڵخانەی تورکیاش لە هەولێر ئاگاداری ناوەڕۆکی ئەو بڕیارە نییە و نازانێت حکوومەتی تورکیا لەسەر چه ئەساسێک ئەو بڕیارەی دەرکردووە و دەبێت ئەو بڕیارە چۆن جێبەجێ بکرێت.
پێم بڵێ یعنی هەڵگرتنی ڤیزەی ئەلیکترۆنی بۆ تورکیا ئابووری تورکیا چ قازانجێکە لە کاتێکدا یعنی وەرپرسانی تورکیا زۆربەیان دەڵێن کاکە عێراق کوردستان بۆ ئێمە گرینگە هاتنی ئەو خەڵکە پارەیەکی زۆر دەهێنە تورکیا و سوودی هەیە بۆ ئابووری تورکیا پێ دوای بڕیارێکی لەم جۆرە تورکیا قازانج دەکە یان زیان ڕای خۆمە لەسەرەوە دەرابڕین بە هەموو شێوەیەک بۆ کۆمپانیەکانی عێراق زەرەرە عێراق بەڵێ بۆ لەبەرەوەی ئێمە گەشتەکانمان لە گروپاتە هەر شتێکە مەسەلەن سەفەری پێڵێن فیزەی سیوان ئەم فیزەی سیوانە تایبەتە بە فڕۆکە باشە کە هەڵی بگرێت تایبەتی بکە بە یەک لایەن طبعا هەموو کۆمپانیەکان داواکاری زۆر بوو لەسەر سیوان بەڵێ ئەکیت پێشتر ساڵی پاش زۆر هەموو کاتێک سیوان زۆرە داواکە زۆرە بەڵێ لەبەرەوەی سەریعە بوو لەبەرەوەی سەریعە و سعریش بە کاتە گۆڕە مەسەلەن کاتی موسم زیادەکە ئەوە عەرزۆ تەڵەبە لە ژیان وە ئێستاکە ئێمە دوێنێ فرۆشتومانە بە 58 دلار 50 گران بووە ئاگاشتان لەوە نییە هۆکار چییە هۆکارەکەی ئاگامان لێ نییە و مۆسمیش هێشتا نەبووەوە بۆ تەوا ئێمە دەستمان بە گروپات کردووە بەڵام هێشتا نەگەیشتۆتە ئەو ڕادێکەوە لە دوای مانجی سێەوە ئیتر لە مۆسمێکە دەست پێەکە بەسڵی هاوین گروپاتمان دەست پێەکە ئەگەر بێ ئەم فیزای سیوەنە هەڵبگیرێ یان تایبەت بکرێ بە کۆمپانیایەک و بە کوردەکەی ئیستقلال ئەمە باش نییە تۆ بازدەوە دەکەی کە مانجی جارێک سەفەری تورکیا باشە هەڵگرتنی ڤیزەی ئەلیکترۆنی بە جددی ئەمە سوود بە ئابووری تورکیا دەگەینێ یان بە کوردستان بەورد لا دەگەین بە کوردستان زیاتر بە کوردستان سووریان قازان ینی زەرەدیتی کابرا ئێستا من شەریکەم هەیە لۆن منە من شەریکەم هەیە بەوەی شەریکەی خۆم تەقدیم دەکەم خانی تاپۆم نییە کابرا دەبی خانی تاپۆی هەبی ئەو دەم بچی تەقدیم بکە دەبیشتە چی بە ناوبانگی باشە تورکیاوە دەینێ خانی مەبی خۆم ناچمە وروپا دەسمە تورکیا ئەوە تورکیا بستەکە لە بۆ هەموو وڵاتێک بەبێ فیزە داخلی تورکیا دەبی لۆ کوردستان لەسەر کوردستان بربەستامە بەرێ بە قەست ئەنقەزە بەرێ بان قەستە ئەوەن دەڵێن کە خەڵک کۆچ دەکاوە ناوەیس پەیوەندی بەوە نیە کابرا ئەگە بتانی لۆ کۆچکردن هزار ڕێدی هەیە بەکاری دێنی بستە تورکیا بەس دەبۆ خەڵکی کوردستان ڤیزە بە VIP وەرگرت بە VIP چەند پارەدا نزیک 195 دلار 195 دلار بە دوو ڕۆژیش دانەوە سەر زیان و دانام خزمەتیان کردم بەس دەبەوەی VIP پارە باشە بزنس لە چێوەی ڤیزەیە ئێستا ئەوان دەڵێن بۆ نمونە پەیوەندی کوردستان و تورکیا لە ئاستێکی بەرزدایە دەڵێن ئێمە هاوسێن بەرژەوەندی یەک دەپارێزین مەسەلەکەوە یان مەسەر بسڕف پارەیە خۆی نامە مەسەلەکە پارەیە لەبەرەوەی ڤیزەی تورکیایی بە 195 دلار VIP خۆ ڤیزەی شنگل بە 90 یۆڕۆیە باشە ئێستا خەڵک کەم دەڕۆیان زۆر دەڕوە وڵە دایمی زۆر دەڕۆن بەڵام ئەو بڕیارە جێبەجێبی پێتان وایە ڕێژەکە کەم بکەم دەبتەوە تەمان زۆرش کەم دەبتەوە لەبەرەوەی هەم کەس ناتوانین ڤیزەی تۆش پێت وایە کەم تۆ زۆر کەم دەبتەوە بەستەنگۆ بەرنامەك شتێک لەسەوە دانن ئەو خەڵکانە لۆ دیپۆر دەکەنەوە حەلەمەکی کوردستانی لە ناو مۆبایلە لەسەوە حەلەمە کوردستانە دیپۆر دەکرێتەوە مانای چییە ڕسمەکی بە جرکەکی کوردی گرتێ دیپۆڕی دەکەنەوە مانای چییە ئەمە ئێستا ئەو نقطەیە بەڵگەیە تیارە نیە نەفەر نیێتە خواری مۆبایل کاپکەوە ئەتو ئێستا من لۆ خۆم لومنە هەموو مانگ نییە مەسەلەن تورکیا چەند دەفتەر دۆلارێک لەمە خێر نەکە ئەمت قەینام تااقەتم هەیە دەچم بە VIP دەبڕم بەس کابرا هەیە نەخۆشە کابراوەی هەموو هیوایەتەوە یەکجار بستە تورکیا بدێنی لۆ سیاعت مەسەلەن دەخی لێ دانا پارەی خڕکردیتەوە یان بەعاشی وەرگرتی بارگرانی دروست دەکەم زۆر بەشی زۆر لە کۆمپانیەکانی فڕۆکەوانی لە نێو هەرێمی کوردستاندا ئەو بڕیارەی حکوومەتی تورکیا بە هەڵگرتنی ڤیزە ئەلیکترۆنی بە زەرەری ئابووری کوردستان و بە قازانجی ئابووری تورکیای لێکی دەدەنەوە هەرچەندە کۆنسوڵخانەی تورکیا ئامادە نەبوو ڕوونکردنەوە لەسەر ئەو پرسە بدات باسی لەوە کرد کە پێویستیان بەکات و ئامادەکاریە بۆ ئەوەی ڕای خۆیان بخەنە ڕوو بەڵام لەگەڵ ئەوەشدا زۆربەی کاسبکاران ئەوانەی لەو بوارەدا کار دەکەن لە بواری گەشتی ئاسمانی و فڕۆکەوانی دەڵێن پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بە جددی دیراسەی ئەو بڕیارەی حکوومەتی تورکیا بکات تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ